حاجی یحیا زیاتر لە 40 ساڵ خزمەتی هەیە و بە کەمترین موچە خانەنشین کراوە. توشبووی شێرپەنجەی خوێنە فرمێسکەکانی بۆ ئەوەیە موچەکەی بەشی کڕینی دەرمان و پێداویستی ناکات. مصاب بسرطان الدم. من تووشی نەخۆشی شێرپەنجەی خوێن بووم، دەبێت چارەسەر وەربگرم. مامەڵەی هاوکاریکردنم پێشکەش کرد بەڵام دەسیم پێ دەکەن. موچەکەم بەشی بژێوی ژیانم ناکە، ناتوانم دەرمانەکانم بکڕم. وزارة الصحة حولتني ب20 مكان تفور بيه فار. بەشێک لە خانشینانی عێراقن لە بەردەم دەستەی خانشینی گرتبوونەتەوە و داوای زیادکردنی موچە دەکەن. زۆرینیان نەخۆش و خاوەن پێداویستی تایبەتن لە ژێر گەرمای بەتینی بەغداد وەستاون و چاوەڕێی وڵامن کە ئاخۆ ئەو بەڵێنەی پێیان دراوە بۆ زیادکردنی موچەکانیان جێبەجێ دەکرێت یاخودنا. احنا المتقاعدين المظلومين. ئێمە لە خاننشینە ستەمرێکراوەکانین. من لە شەڕدا دەستم بڕاوەتەوە، ڕیشم سپی بووە. چەند جارێکە داوای زیادکردنی موچەکانمان دەکەین، بەڵام کەس گوێمان بۆ ناگرێت. ومع هذا معوقين. تفضل. واحد من الناس خدمت البلد 42 سنة. 42 ساڵ خزمەتی ئەم وڵاتم کردووە کەچی موچەکەم 600,000. داوا دەکەم لە سوودانی موچەکانمان وەک موچەی ڕەفحا لێ بکات بۆ ئەوان موچیان زۆرە و ئێمە کە خزمەتی ئەم وڵاتەمان کردووە کەمترین موچەمان بۆ تەرخان کراوە. أنا أسير بحرب الخليج ساوين ويا ربحيا يا محمد الشياع السوداني. لەگەڵ دەستپێکی ناڕەزایەتیەکە ژمارەیەک ئۆتۆمبیلی جامڕەش گەیشتنە لای خانەنشینان. دوای نیو کاژمێر پەرلەمانتارێکی ژن لە ئۆتۆمبیلەکان هاتە خوارەوە و بەڵێنیدا کە دەنگی خانەنشینان بگەێنێت بە لایەنی پەیوەندیدار. خاننشینەکان کە سوکار و ڕشتیمانن زیاتر لە 20 ساڵە لە حکوومەتە یەک لە دوای یەکەکان داوای مافێک یاسایی و ڕەوای خۆیان دەکەن، بەڵام پشتگوێ خراون. لیژنەیەک لە پەرلەمان بۆ ئەو مەبەستە دانراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن ناڕەزایەتی و داواکاریەکان لە شەقامەکانی بەغداد زیاتر دەبێت. خاننشینان دەنگی ناڕەزایەتیان بەرز کردەوە و دەڵێن دەبێت موچەکانمان زیاد بکرێت و ئەو بەڵێنانەی لە پێش هەڵبژاردن پێمان دراوە دەبێت جێبەجێ بکرێت. ئاکان فەهمی زوومی بەغداد.